پێمان وایە کە یەکێتی نیشتمانی کوردستان شایستەی باوەڕی و متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. نزیک دەبینەوە لە یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کوردستانیان با گرنگەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز دەنرخێن و هیوا و ئومێدیشان لەسەر سەرکردایەتی نوێی یەکێتی هەڵچنیوە. خۆشحاڵی خۆشمان بۆی دەردەبرین کە سەرکردایەتێکی نوێ هەڵبژێردرایتەوە کە ئەوەش جێگای خۆشحاڵیە لە بۆ ئێمە، بەڵام دەبیتن ئاگای لە ماڵە شەهیدەکان هەبیتن، دەبێت ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکە لەو وەزعی ئێستا، یعنی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە پێویستە ئاگای لەو بارودۆخی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەبیتن کە ئەوەش دەستکەوتێکی گەورەیە لە بۆ خۆی بە شێوەیەکی گشتی سەرکردایەتێکی جوان دانرایتەوە. ئەوجارە هەمووی گەنجن، هەمووی کەسی تازە پێگەیشتوونە، ینی کەسی نوێنە لە ناو حزبەی دەبیندرێن. هیوادارم ئینشەڵڵا ئەو سەرکردایەتێک کە ئێستا هەڵبژێراوە ببیتە ینی پێشڕەوی هەموو یەکێتەکان، ئاوات و ئامانج یەکێتەکان بینتەدی لە هەر شوێنێک بی. وڵا بەنسبەت خەڵک ئێستا ئەوەی گۆڕاوە، ئێستا خەڵک هەموو ساوی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر قیادەکان بزان دەخوا هیوادەکە لە بەرەی گەلن زیاتر لە عالەم چاوێ لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نسبەتەوە ئێمە وەکو برادۆست، ینی یەکێتی بۆ ئێمە ماڵباتە، ینی ماڵە بابە بەنسبەتەمە. کوردستانیان دەخوازن یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لە پێشینە و هەوڵ و تەقەڵایی بۆ باشترکردنی گوزەرانی هاوڵاتیانی کوردستان بێت بەبێ جیاوازی. کوردستان زۆر سپاسان دەکەم. وەڵا پێیان ئەوەیە مەسەڵەن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی بەڕووبار خوێنی ڕێشتووە، ماندیە، هەموو کەس دەزانی ئەمە شانازی بە یەکێتی دەکەین. یەکێتی لە قۆناغێکی کچکە هاتی لە کاتی مامزەلاری هاتیە هەتا دەگاتە ئێستۆکە بەڕووبار خوێنی ڕێشتە. ئێستا ئەم گۆ دەبی چاوتان لە خەرک بی، سەردانی خەرک بکەن، سەردانی مارەشەی دووکە و فەقیر و هەرزاران بکەن، چاوتان لە خەرک بی. خەرک ئومێدی زۆر بە سەرکرداتی نوێ هەیە کاکە، سەرکرداتی زۆر ئومێدی پێ هەیە. ئێستا خەرک بیر و بڕایەکی وایە خەرک گەز بوویتەوە بڕێک لەگەڵ گەڵ سەرکرداتیە. دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە کات و ساتێکدا بوو کە میلەتی کورد ئەو پەڕی لە بێئومێدی و لە ڕۆژێکی ڕەش دەژیا و ئومێدێکی بەخشی بەگەری کورد توانی لە ماوەیەکی کەم فکرێکی نەتەوەی نیشتیمانی ناو میلەتی کورد بڵاو کاتەوە ببێتە هێزێکی یەکەمی سەرگۆڕەپانی کوردستان و بە هەموو دنیا برێکە کورد بوونی هەیە، چونکە ئەو کاتی بەعەت بە هەموو قوتێکی خۆی هەوڵی دەدا کورد بسڕێرەوە بەڕاستی بە هەموو دنیای سەرمان کە کوردبوونی هەیە و کورد خاوەنی هەیە، بۆیە دەتوانین بە حزبی تەنگژەکان ناوی بین، یعنی یەکێتی لە ڕۆژە قورسەکانیش هەر تەوازیی دەبینێ. 45 ساڵ خەبات و قوربانیدان دەرخەری ئەو ڕاستیەیە کە یەکێتی و بەرژەوەندەکانی گەلەکەمان دوانەیەکی ئاوێتەن و هەرگیز و هەرگیز لە یەکجیا نابنەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.